هەموو پەتایەکی سکسون ڕوشانەوە ئەبێ بە هەند وەربگیرێ. هەر کەسێک سکسون ڕوشانەوەی هەبێت ماوەی 6 ساعت زیاتر بخایەنێت و معرض بێ بۆ ئەوەی کە گورچیلەکانی سست ببێت، ئەوە یەکسەر پێویستە کات چێشی ئیشکردنی گورچیلەکانی بکاتەوە. چێن ئەوانەی کە معرضن بۆی کە گورچیلەکانی سست بێ، ئەوانەی کە نەخۆشی درێژخایەنیان هەیە، زەختی هەیە، شەکرەی هەیە، نەخۆشی ڕۆماتیزمیەکان، نەخۆشی شێرپەنجەیەکان، یا هەر نەخۆشیشی درێژخایەن کە عیلاجی بۆ بەکاربێنێت، ماوەیەکی زۆر عیلاج بەکاربێنێ، هەر عیلاجێ بەکاربێنێ، لەوانەیە بە شێوەیەکی ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ کاریگەری لەسەر گورچیلەکان بکات و لە کاتی وشکبوونەوەیە ئەم کاریگەریە زیاترە بێت. لەبەر ئەوە هەر کەسێک کە معرضە بۆ سستبوونی گورچیلە کە ئەمانی کە باسمان کرد، ماوەی 6 کاتژمێر زیاتر سکسون ڕوشانەوەی هەبوو پێویستەکە لە نزیکترین نەخۆشخانە یا پزیشکی پسپۆر چێشی گورچیلەکانی بکات و ئاگای لە سەلامەتی گورچیلەکانی بێت. ئیتر ئەو کاتە پزیشکەکەی چارەسەری گونجاوی ئایا بۆ دانێ، ئایا گۆڕانکاریە لە عیلاجەکانی ئەکات، ئایا داخلی ئەکات، ئایا چی بۆ ئەکات، ئەوە بە پێی حاڵەتەکەیەتی و بە پێی نەخۆشیە درێژخایەنەکەیەتی. هاوڵاتی ئاسایی لەوانەیە تا ڕادەیەک بتوانێت کۆنتترۆلی وەزعەکەی بکات ئەگەر سکسونی هەبێت، پەتای سکسونی هەبێت لەم فترەیەدا بە خواردنەوەی بڕێکی باشی لە شلەمەنی و شوکردن لە ماڵەوە. بەڵام ئەم وەرزە لە پەتای سکسون ڕوشانەوەدا هەموو پەتایەکی سکسون ڕوشانەوە ئەبێ بە هەند وەربگیرێ و هەروەها هەر کەسێک ئەگەر هیچ نەخۆشیێکی نەبێ پێویستە کات ئەگەر 24 کاتژمێر زیاتری بەسەرا چوو پەتای سکسونەکەی، ئەوە هەر ئەبێت دیسانەوە چێشی گورچیلەکانی بکات، لەبەرەوەی گورچیلەکان بڕێکی زۆر خوێنیان بۆ ڕوا لە دڵەوە لە سا 25 ئەو خوێنەی کە لە دڵەوە ئەڕوات لە گورچیلەکانەوە وەرەگیرێ. لەبەر ئەوە زۆرترین کاریگەریان تێبێت بە پەتای سکسون ڕوشانەوە بە وشکبوونەوە. سمارت وەرچەرخانە.